بەڕێزانان لێرە لە گەڕێکی حسابات زادەڕەوەکان وای لێ هات کە خاوەنی دوکانەکە یاخود خاوەنی کارگەکە دوکانەکەی دابخات و بەجێ بهێڵێ لەبەرەوەی بەڕێبەراتی دابشکنی کارەبای کەرکک لێپرسینەوەی لێ نەکا کاک دانیاڵ ئێرە خاوەنەکەی لێرە بوو دای خست و ڕۆشتەوە ئیجراعاتی تۆ چییە بێ؟ ئێمە ئیجراعاتی خۆمانی لەگەڵاکەین ئێمە ئیشی شخصیمان لەگەڵ خۆی نییە ئیجراعاتی خۆمانی لەگەڵاکەین ئەوە مهندس سەمیر خۆی مەسئولی بەشی تەجاوزاتە لە قەتا سەپێ وە ئیجراعاتەکانی بە توندی لەگەڵاکەی جێبەجێەکەی وەک ئەیلینەوە کارەبای ماڵی کە نەبات ئەما تۆ بۆ کەسابەتکردن کەسابەتکردن یەکێک لە هەرە شەرتە گەورەکانی حەڵاڵی ڕزقە ئەمە تۆ لێرانەوە لێرەوە دەست پێەکەی کەوا ڕزقی خۆت حرامەکەی فإجراءاتي خوتان أستاذ سمير قلت لك الإجراءات مالتكم 100% بهمان شو وكويا لرانا إنزاري خوي ساكنة بيادر دوام جار أو هم واركان الشيء بدران بديم كروتم أو وارانة ويسم ببرز أو هم هي أو واركان بكيبل إيش رايك شابو وارك كيبل نيا بلا مواري دوبا شوارن دوبا شاشة نيو كيبل نيو كيبل